پۆلیسی سلێمانی دەستگیرکردنی چەند کەسێکی ڕاگەیاند کە تەقەیان کردووە و ڤیدیۆی تەقەکردنەکەشیان بڵاو کردووەتەوە. سەدر بەشدار نابێت لە هیچ حکوومەتێکی ڕێککەوتن و سوورە لەسەر حکوومەتی زۆرینە. بەهۆی کەمی دەرمان و پێداویستیەوە زۆربەی بەشە هەستیارەکانی نەخۆشخانەی هیوا لە سلێمانی داخرا. سڵاوتان لەبێت، گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان لە شار پرسەوە پێشکەشەکەم. بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا ڕایگەیاند زۆربەی بەشە هەستیارەکانی نەخۆشخانەکەیان داخراوە و دۆخەکە بەم جۆرە بەردەوام بێت خزمەتگوزاریە تەندروستیەکان بە تەواوی ڕادەگرن. دکتۆر یاد نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا بە شار پرێسی ڕاگەیاند ماوەی 4 مانگە هیچ بڕەپارەیەک بۆ نەخۆشخانەکە خەرج نەکراوە، بۆ هۆیشەوە ئاستی خزمەتگوزاریەکان دابەزیوە و ناتوانن وەک ساڵانی پێشوو دەرمان و پێداویستی پزیشکی بۆ نەخۆشەکان دابین بکەن. بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا باسی لەوەش کرد دۆخی خزمەتگوزاریەکان ئەوەندە خراپە ئەگەر بەم جۆرە بەردەوام بێت ناتوانن سەرەتاییترین پێداویستیش دابین بکەن. هاوکات وتەبێژی تەندروستی سلێمانی ڕایگەیاند بێجگە لە نەخۆشخانەی هیوا ژمارەیەک لە نەخۆشخانەی تری سنووری سلێمانی بەهۆی نەمانی دەرمانی پێویست و پێداویستیە پزیشکیەکانەوە دەیانەوێت تەواوی خزمەتگوزاریەکانیان ڕابگرن. کێشە و گرفتی دەرمان لە سنووری سلێمانی نوێ نییە و پێشتریش هۆشداری درابوو لەبارەی کەمبوونەوەی نەمانی دەرمان و پێداویستی پزیشکی لە نەخۆشخانەکان بە تایبەت نەخۆشخانەی شار. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم تاقیکردنەوەکانی وەرزی دووەمی پۆلی 12 ئامادەیی بۆ دوای جەژنی ڕەمەزان دواخست. ئالان حەمەسەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە بۆ بەرژەوەندی قوتابیان و خوێندکارانی قۆناغی 12 ئامادەیی بۆ ئەوەی دەرفەتی باشتری خوێندنیان هەبێت. تاقیکردنەوەکانی وەرزی دووەمی پۆلی 12 ئامادەیی بۆ پاش جەژنی ڕەمەزانی پیرۆز دوا دەخرێت. وەزیری پەروەردە ئاماژەی بۆ ئەوەش کردووە بەڕێوەبەرایەتی گشتی ئەزموونەکان نوێترین هەمواری ساڵنامەی خوێندن و تاقیکردنەوەکان دەخاتە ڕوو. ئەوەش لە کاتێکدا ساڵانە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ڕێنماییەکانیەوە کات و شێوازی تاقیکردنەوەکانی سەرجەم قۆناغەکانی خوێندن دیاری دەکات. پۆلیسی سلێمانی ڕایگەیاند چەند کەسێکیان دەستگیر کردووە کە تەقەیان کردو و ڤیدیۆی تەقەکردنەکەشیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کردووەتەوە. لە ڕاگەیەندراوێکدا پۆلیسی سلێمانی ئاماژەی بۆ ئەوە کردووە لە دوو چالایکی جیادا 5 تۆمەتباریان دەستگیر کردووە کە تەقەیان کردووە. ئاماژەی بۆ ئەوەش کردووە لە دوای بڵاوبوونەوەی ڤیدیۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە تیایدا 4 لەو تۆمەتبارانە تەقە دەکەن ئەو کەسانە دەستگیر کراون و لە کاتی دەستگیرکردنیشیاندا دەستگیراوە بەسەر چەکێکی جۆری کڵاشینکۆڤدا. پۆلیسی سلێمانی وتوشێتی تۆمەتبارەکان بە بڕیاری دادوەری لێکۆڵینەوە ڕاگیراون و لێکۆڵینەوە لەگەڵیان بەردەوامە. دیاردەی تەقەکردن لە سەیرانگا و شوێنە گشتیەکان لە هەرێمی کوردستان بەردەوامە و بڕێک جاریش ڤیدیۆی تەقەکردنەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بڵاو دەکرێتەوە. بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵان هۆشداری دەدات لەبارەی خواردنی فرۆشگای قوتابخانەکانەوە. بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی فێرکاری منداڵان داوای پێداچوونەوە بە فرۆشگاکانی قوتابخانەکان دەکات، ئەوەش بەهۆی خراپی کوالیتی خواردنەکانەوە. لە نووسراوێکدا دکتۆر پەشدەر عەبدوڵڵاه بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمالی منداڵان کە ئاراستەی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی کردووە ڕایگەیاندووە داوا دەکەن چاوبەخشێنەوە بە فرۆشگای قوتابخانەکانی سلێمانی و دەوروبەری کە فەرمانیان پێ بکرێت بە باشکردنی کوالیتی و جۆری ئەو خواردەمەنیانەی لەو فرۆشگایانە دەدرێن بە خوێندکاران. دکتۆر پشدەر چەند پێشنیازێکیشی بۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی کردووە کە تیایدا داوای کردووە چەند جۆرێک لە خواردن لەو خوێندنگایانە قەدەغە بکرێت. سەدر بەشدار نابێت لە هیچ حکوومەتێکی ڕێککەوتن و سوورە لەسەر حکوومەتی زۆرینە. ئەحمەد ئەلڕەبیعی سەرکردە لە ڕەوتی سەدر بە کەناڵی فەرمی عێراقی ڕاگەیاندووە ڕەوتی سەدر بەشدار نابێت لە هیچ حکوومەتێکی ڕێککەوتن و سوورە لەسەر پێکێنانی حکوومەتێکی زۆرینە. ئەلڕەبیعی ئەوەی خستۆتە ڕوو کە داواکاری سەدر لە چوارچەوەیە مانگی بۆ پێکێنانی حکوومەت مانای پاشەکشەی سەدر نییە لە پێکێنانی حکوومەت، بەڵکو دەیەوێت هەلێک بدات بە چوارچێوەکە بۆ پێکێنانی حکوومەتی زۆرینە. سەرکردەکەی ڕەوتی سەدر وتوشێتی ڕەوتی سەدر نایەوێت پرۆسەی سیاسی لە عێراق پەک بخات، بەڵکو دەیەوێت حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی پێک بهێنێت و هەل بدات بەو لایەنانەی پێشنیاز و چارەسەریان هەیە. لە دوای تێپەڕینی چەندین مانگ بەسەر هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق
تاوکو ئێستا هێز و لایەنە سیاسیەکان نەیانتوانیوە لەبارەی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقەوە ڕێک بکەون. خواتان لەگەڵ.